دەم باش تەماشەوانە گەلێکێژە تاوەرێمە ئیرۆژی کە بێگومان بدان بۆ نیشانێن پشتی نویسینە ناوێن بێکارên Kurdistanê حکوومەت چی بکەێت گەلو دنهادا وەزارەتا کار و کاروبارên civakî حکوومەتا Herêma Kurdistanê daxwazê hemû wan kesan dikin ku bêkarin li bingehên bikarxistineyên ser bi vê wezaretê li her sê parêzgehên Herêma Kurdistan Duhok, Silêmanî û Hewlêrê navên xwe binivîsin û kodê werbigirin ji ber ku ew ê hewl bidin çareseriya pirsgirêka bêkariyê bikin. Bêguman di nihaya Herêma Kurdistanê de gelek caran axivneketê te gotin hindek bût mirin hindek pêt mirin. Li vê herêmê dahatekî gelek heye, li vê herêmê budceyekî gelek heye, li vê herêmê gelek kompanyî hene, derfeta karî gelek heye. Di vê herêmê de bêguman مچخورن gelek جنه هنه هاتینا تقاعد کردن پاره که زور بس حقوانش بر کو پیشمرگه بونه دمه که زور خبات کریه ماندوبونه موظف بونه خدمت وظیفی هي حقوان شرعیه یاسایه بینه توظیف کردن له هنه کی جوان نکردن هنه سر سفر حاضر و پاره که گله پتیت دان هنه جی شانس وان صابویه نکارینه بخوینه نکارینه شهاده که دزبینن چه بر پرسک پش گیریوانه که تسکیه کاپ قوات یا حزبینینه اوه هیا نها به کارن روشوان یا خرابه و کو پیوستینه لکردستانش بگمان لدیف احصایات کو رژت تا گوهرتن لهرما کردستان جی بیکاری هه گلو چا اف بیکاری به تچاره سرکن کو بگمان حوالدان حکومت جی بو وی کی و کو وزارت کاروبار کومالات نه بله برزان دوای نانوس کردنی بیکارانی کردستان حکومت چی بکا وزارت کار و کاروبار کومالاتی رای گاندوا داوا ل بیکاران کردو ل کردستان اوانی که بیکارن کاریانیه ل بنککانی بکارخستن ل هر سه پارێزگا هەرێمی کوردستان ناویان بنووسن بۆ ئەوەی ئەوان بە دووا دەچوونیان بوو بکەن بچوونیەتی دوزینەوەی ڕێگە چارە بۆ بیکاران لە کوردستانە بێگومان بە پێی ئیحسایاتی کە بە ڕێژەی جودا بەڵاوەکەنەوە ڕێژەی بێکاریە لە هەرێمی کوردستان لە کاتێکە کە باسێکرێت لەم هەرێمەیە چەندین کۆمپانیەتی ئیشێکن لەم هەرێمەیە جوڵەی ئیشکردن و بەکارخستن هەیە لەم هەرێمەیە بۆ جێیەکی زەبەلاح هەیە تا دوایی باسی ئەوەشەکەن کە زۆر بێگومان ڕێژەیەکی زۆری مچەخۆران هەیە بەڵام بێکاریش هەیە خەڵکێک هەیە بە هەر هویەک بن نیان توانیوە خاوەن شیهادەیەکی بەرز بن نیان ئەو شانسەیان نییە کە بەرپرسێکی باڵا لە پشتیان ناوێت تەسکیەکی بەقواتیە بێ بێکارن چی بکرێت بە ئەوانیش کاریان هەبێت و ئەوانی شەکو و چینەکانی تری کۆمەلگا بە خۆشگوزارانی لەم هەرێمەیە بژین ئێمە لە خزمەت وەرگرتنی سەرنج و بۆچوونیەوەی بەڕێزدام یەکەم پەیوەندیش هەردی لە کێلارەوە فەرمووگای کردی ئالوکاریێوارە باشتر قوربانگیان سەبارەت بە نانووسینی بێکاری و ئەو شتانەی کە ئێستا حکوومەت دەستی پێداوە لە پارێزەکانی هەرێمی کوردستانی نووسە ئەمە تەنها بۆ ئەحسایاتێکی خۆیانە ئەگینا حکوومەت هیچ پلانی ئەوەی نییە بتوانێت دوای ئەم هەنگاوە چی بکە بۆ خۆت ئاماژە پێکرد کەسانێکی زۆر من ئاسا و هاوڕێ من ئاسا و هەزارەها و چەندها کەسێ لەم کوردستانە هەمووی خڕێجە و هەمووی بێئیش و ئەیانتوانی زۆر دەمەگە و شتانە بکەن بەڵام هیچ کات بەتەنگی ئەو شتەوە نین کە ئەمان بتوانن کۆمپانیا سەبارەت بە کۆمپانیا ئێمە زانین لە سلێمانی تازە بە تازە خۆتان ئامارتان بڵاو کردەوە ئەڵەن 4500 کۆمپانیا هەیە کە سەروی 500 کۆمپانیا بیانیە بە هەمویانەوە هەزار کەسیان لە بێکاری ڕزگار نەکردووە اینجا ئێمە کێشیان وەتانێک خۆیان سیستەمەکەیان وا دروست کردووە کە بتوانن گەنجی بێکار گەنجی گەندەخۆر پێ بگەیەن و کۆمەڵگەیەکی ئەمە کۆمەڵگەیەکی زۆر زۆر بێکارین باڵێ کای کردی سوپاس پێوەندەکەت فاتح لە چەمچەماڵ فەرموو سەر چاوم وەڵام نزبەت بە نابەرەکۆشی بێکاریە بەڵێ وەڵای کاریسان ناونووسینەوە هەتمە چەند کرد نامانووسی و فۆرمان پڕکرد هیچ شتێک بۆ بێکاری نەکراوە داوا لە حکومەت دەکەم شتێکمان بۆ بکە تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە بەڵێ داواکەن لە ڕێ بەنامەکەدا بەشی شتێکمان بۆ بکە من چەند جارە ئەوە دیشمان بۆ ناکرد بەڵێ کای فاتح هیوادانی سەرنجی تەگەشتی بێ سوپاسێ هیشام لە بەردەڕەش فەرموو هیشام لە بەردەڕەشەوە فەرموو کاکی هیشام کاکی هیشام ئەگەر لەسەر هێلبی بەڵێ بەرزان تەوەری ئێمە بۆ ناونووسکردنی بێکارانە لە هەرێمی کوردستانە کە وەزارەتی کار کاروباری کومەڵاتی هەڵەسێ بە نووسینی هەموو ناوی ئەو هەموو کەسانێک کە بێکارن لە هەرێمی کوردستانە کودێکیان پێدات هەوڵەدات چارەسەری ئەم کێشە بکە بێگومە لە کوردستانیشە ئاڵێن ڕێژەی بێکاری زۆر زۆر هەیە و ئاشڵێن ڕێژەیەکی زۆر زۆری موازفین هەیە
مشەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە ڕێژەیەکی زۆر دامەزراون ڕێژەیەکی زۆری تەقاعودات هەیە کە هەندێکیان بە پێی ڕێنمایی یاسایەکان شبولیان ناکە بەڵام بە هەروەیەک بێت متەقاعدن ئەی لە هەرێمی کوردستان بوو هەموو کەس داوای ئەوەکە لە حکوومەتە تەوظیف بێت ئەی لە هەرێمی کوردستان بوو باسەوە کرێتەوە هەموو کۆمپانیەوە و هەموو داهاتە لە هەرێمی کوردستان هەیە بۆ پرۆژەیوانیە کە ئەم پرۆژانە ڕێژەیەکی زۆری بێکاران لە خۆ بگرێ بۆی دەرفەتی کار زیاتر بێت و خەڵی زیاتر ڕوڵەکردی تایبەتیش کە هەموو چاویان لە حکوومەت و لە تەوظیفی حکوومەت و لە موچەی حکوومەت بێت بەڵێ بەڵێ جان سەرێ مژارێ محەممەد بێلادی ئەنووسێ بەدیارە و هەروەها زریان ئەنووسێ پێویستە بە پێی شارەزایەکان لەبارەیەکی کە لێ شارەزابن هەلیکاریان بۆ بڕەخسێت هەروەها مەکیش نووسێ تەنها بۆ دامرکانەوەی ئەو ناڕازەبوونەیە کە دانەمەزراوەکان دەری دەبرن وەکو هەموو کارەکانی پێشویان سیراچە لەو لێرە فەرموو الو بەڵێ باش لای بەڕێز زۆر سوپاس براگەڕێ بەڕێزی وەڵای من هیچ قسەیەک نەستە بەرەزام شتانە بەڵێ بەڵام من ئالێم کە کەسێک تەلەفۆنەکە یعنی ڕخنەیەکم لە جەناب تاگە زەحمەنێری ملە خزمەتدا بەسەبەم ئەوە تقریبا چوار ڕۆژە تەلەفۆنەکە بەڵام وەرناژیوێ سەبەرە بەم جیڤارەیە ڕۆژێک کە تەلەفۆنی کرد یعنی هەندێک کەس هەیە ینی قسە بە مەسئولەکانە لێ یان بە حیزبەکانە لێ یان بە سەرۆکی هەرێما لێ جەنابێت ینی ڕێگە پێیادێکە قسە بکاتن بەڵام کە کەسێک ینی ئەویش بێ قسەی بۆ ئەم کەسە بکات و ینی ڕخنەی خۆی لەویان بەڵام جەنابێت بە پێچەوە ناگرێت قسەی خۆی تەواو بکاتن بەڵێ کاک پیرا چاو بە سەرنجی تۆ بەڵام سەرنجنەوە بەڵام حەز لێ ینی هەر کەسێکە قسە بە مەسئولی کورد لە یان بە کەسێکی کاک فیراج بەڵێ کاک فیراج ڕێزمان هەیە بوو تو بە تووشەوە بە هەموو بینەرێکەوە تکایە کەس خۆشەویستی سەرکردەکانی کورد و گەلی کورد و بینەرەکان بە ئێمە نەفرۆشێ بێگومان ئەوەی ئەو ڕۆژە تەلەفۆنی کێت چەندین کەسی دیکە بەرسەویاندا وەکو پێویست کاتیشم بە ئەواندا تێگەی ڕێزمان هەیە بۆ بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سەرۆکی حەزابەکان بە تووشەوە بە مەڵباتەشێکە بە یەک بەیەکی ئەوەی بینەر ئێمە لێرە خزمەتی ئەوەکەین بە هەموو تەخۆچین و بیر و بچوونە جیاوازەکانەوە بێگومان گەلێک جارانە بێتە کاردانەوەیەکی تۆنت کەسێک قسەیەکە کا بەرسڤە دەنەدەن بەرنامەکە مووی لەسەر ماروە بەرنامەکە لە ناوەڕۆکی ڕاستەقینەکەی خۆیلا هیچ کەسی استیفادە لێ ناکە پێمان باشە بینەر بەرسڤ یەکتر بدە بەڵام بەرسڤێکی منطقی بێ دوور لە تەشەنجات و کۆمەڵی مستەڵح بێ بۆی بەرنامەکە لە شەڕی خۆی لای نەدا بۆی بە باڕاستێکی دیکە نەشی کە هیچ کەسی استیفادە لێ ناکە بەرحال سوپاس بۆ سەرنجی تۆ کایکی فیراج عەزیز لە چەمچەماڵە فەرموو سەیدە وارد باش باشتر سەیدا بە پێی تەقریرێکم جارێکی من ئاگام لێ بۆ نزیکەی 1500 بۆ 2000 کۆمپانیا لە کوردستانی عێراقا ئیشەکەن تورکی و ئێرانی و ئیلا ئاخری لەوانەیە زیاتریش بەڵێ سەیدە جان ئێمە با بە ساحەتەن قسە بکەین با ئێمە ڕخنە بگرین ڕخەی بنیاد نەڕێ نەک گوێنارکرد باوەڕ پێ بکەن نەقسەیە ئەگەر بۆی نەقسنیە نەقسێ ئەمە تاوانە نەڵێ بەس باوەڕکە خەڵک ئیش ناکە لەبەرەوەی فەرمو بەیانی پامنێرەکەی خۆدا منێرن لەگەڵ ماچین بە چەند بە ئەو مەیانی سەرزان کرێکارە پێ لەگەڵ تا ئیشکا لەوەتی کورد ئەوە لە ڕاتم خۆری نییە بەس برا کاکە ئێمانەوێ هەموو شتێ هایلاف بژین کاکە تۆ ڕۆشنبیری من بێشادەم نادەم من بڵە من وەک تۆ ئەمە گلەیەکی بێ نەمایە لەوەتی کووردا ژیانی وا خۆشی نەبینەوە لەبەروەی کورد ڕۆژێ بوتەیان ساحب شەرەف و ناموسی خوێنە ویسان ماوای ئازادیەیە بەڵێکم کوڕەیە نەقسەیە بەس ئێمە با بەدەوێت چارەسەر بگرین زۆر سپاس بەڵێ سپاس کازم لە تەکیە فەرموو بەڵێ کاک کازم فەرموو گوێم لێتە کاکە ئێوارە باش سەر چاو منی جێم لێتە کاکە من وەکو خۆم کابرایەکم بێکار بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکم هەرچی کار و کەسابەتەیە نیمە معیشتم لەسەر تەکسیە کولی پۆلیسێ کولی ئاسایشێ کولی مامۆستایە کولی مامۆستایە تەکسیەکی پێیە یعنی ئەمە بە چه حەقێ بە چه قانونێ بە چه نیزامێ بەڵێ بەڵێ کاک کازم قانونێ هەبێ ئەو شتە منعیکە یعنی ئێمە موچەخۆر نایڕێ ئێمە هیچ کەسابەتێ بکەین بەڵێ بەڕێزان کاک کازم بێگومان بابەتێکی زۆر گرنگی و ڕوژاند ئەمە لە ئێستادا لە هەرێمی کوردستان چ زۆرە تەکسی زۆرە تەنیا لە شارەکانی هەرێمی کوردستان زۆریان بۆ نمونە لە دۆیەک باس لە 15000 تەکسێکرێت کە لە ئەستانبوڵە ئەو شارە گەورەیە کە بە ملیۆنای کەس تیاژین لەوانەیە بە پێی پێویستی خۆیان بەقەدەر دوویەک تەکسیان نەبێ بۆ ئەوەندە تەکسی لە هەرێمی کوردستانە بێژگە لەوەش بەڵێ
بێجگەلەوەش تەصنیف نەکردن و داناڕستنی پلان بۆ ئەمە کەسێک پۆلیسە مازفە تەکسیەکە کرەوە کە داوامی خۆی تەواوکە کەسێکی تەکسیشیش پێکە بێگومان کەسێکی وەکوکە کازمیش کە ژیانی لەسەر تەکسی ئەویش بە تەکسی ئیشەکەی زعیفە بێداهات لە چێ بینێ لە کاتێکە سەریمانگ موچە نییە موچەخۆری حکومە نیە هیچ داهاتێکی نییە تا چەند گرنگە ئەم هەموو ڕێکاران ئەم هەموو شێوازی ژیان ئەم هەموو ڕاستانە بە یاسارێک بخرێت بەڵێ سوپاس بۆ سەرنجی بەڕێزیان ڕەوف لە شاری سلێمانی فەرموو ئەو کاتێ باش سەر چاوم بەڕێزم مەڵای ئەم وڵاتێک کە هەچی وڵاتێک لە دنیا ئەگەر پلانێکی تەواوی نەبێت وەزارەتێکی پلاندانانی تەواوی ڕێکوپێکی نەبێت وڵاتی لەمە قەت لەمە باشتر نادەکەێت ئەماژین ئەزیزی من ئەم دەسەڵاتە بەس ئەیانەوێت داهات هەبێت و داهاتی بێسەرشێن کراویت ئەوسا خەڵک بێسەرشێنەکە وڵای کەس نازانێت لەکوێیە ئەنفال کە چیەکە ئێستا پارە و داهاتی کوردستان ئەنفالێکە و کەس نازانێت بۆ کوێتە لەبەر خاتی خۆیان و مەسلحەتی خۆیان مهم نییە ئەگەر هەمووش بە هەموو لە فرێک سێ سالە لە ماڵەکە بێ ئێستاڵەن کەمە کورە بە هەربادێ ئەی باشە بیرێک لەو خەڵکە ناکەن و ئەی خەڵکی بێکار بە چی چارەسەرەکەت بابەتەکەمان بابەتی بێکاریە ئەی باشە بێکاری من کوڕێکم ئێستا بڕوان پێ بکە کاکە هاکار دڵنیا بە من وچەی من 252,000 خاننشینیم هەیە و تەمەنێکی زۆر وارە ڕەنم بانی دوورانیش ببرم من خۆ من تەمەنەکەی من بۆ تەمەنی نوحم بۆ نهاتووە کوڕێکم ئێستا لە زانکۆ بۆ گیراوە 24 وەرەقە ساڵانە با بە زانکۆی ئەهلی باشە 62 نیوی هەیە وەیە نەگرتو لە ساڵ بۆ حکومەکان ئەی ئەمان بۆچی ئەوە بێکار کردووە بە مەرجێک من موچەکە من لە ساڵەکە 24 وەرەقەیە 24 وەرەقە خۆ 24 ئەوەی بات بڕوان دەوە پلانکوونە گەڕ بەشێ کارێکی دەست ناکرێت لە کۆمپانیایەکە لە کونێکە ئەوان کەتی تایبەت ێ باشە ئێوە کاتێک کەتی تایبەتان بۆ خەڵک دابین نەکردووە ئەی کوڕی خەڵک چێ بۆ کوێ ئەی باشە لە کاتێکە خۆتان 58 وەرەگرن لە زانکۆ حکومەکانە بۆ 62 کوڕەکەی من بۆچی وەرناگرن هۆکارەکەی چی خەڵک نازانێت چی ئەمانە بەڵێ کاکراوف پلانیە بەڕێزەکەم ئەگەر پلان هەبێ ئەمانە ڕوونا لە بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ حەمید لە هەولێرەوە فەرموو سەرچاوم کاک حەمید پێم وایە ئەمڕۆ شار شەبەکە تاوانیەکە جێگەکەت بگۆڕی فەرموو لە خزمەتە جێگام دەگۆڕم ئیستا نازانم باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێک زۆر سڵاو لە هەموو کارمەندانی کەناڵی نالیای خۆشەویستەکەم و پیرۆزبایان لێ دەکەم بۆ هەموو کارمەندانی کەناڵەکەتان و بۆ شاری سلێمانی و بۆ هەموو خەڵکی کوردستان ئینشاءالله ساڵی نوێ ساڵی ڕەحمەت و خێر و بەرەکەت دەبێت سەبارەت بە تەوەری بەرنامەکەت و هیوادارم لەم ساڵدا بەڕاستی دەرگای خێر و خۆشی بکرێتەوە و گۆڕانی نەوعی بەسەر دیوی ژووری خۆمان دابێنین بەسەر ڕەفتارەکانی خۆمان کردارەکانی خۆمان تی حکوومەتە ئۆپۆزیسیۆنە و دەسەڵاتە و جەماوەرە ئێمە میلەتێکین دەبێت فێر بین بەیەکەوە بژین بەڕاستی ئەو تەوەرەی جەنابتان تەوەرێکی زۆر چاکە ئەوە دەبێت خەمخۆرانی وڵات لەلایەن وەزیری پلاندانانی وڵاتەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە یعنی بە جددی وەربگیرێ یعنی بەڕاستی دەبێت شار بێ لادێ بێ یعنی ناکرێتەوە لە شاریش دابنیشی کۆنتترۆلی لادێ بکەیت لە لادێ دابنیشی کۆنتترۆلی شارەکان بکەیت بۆ جۆرە بۆ شێوەیە بێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێکاری ڕوو دەدا یعنی دەبێت هەر کەسە بزانێت کە کەسێک جوتیار بێ تایبەتمەندێتی خۆی هەبێ هەوێی خۆی هەبێ کەسێ دکتۆر بێ مهندسە ئەندازیار بێت یعنی وەی لە ئاخری حەمید بکرێ و داهاتی خێزانەکان بزانین داهاتی تاکەت چەندە داهاتی خێزانەکان چەندە و دواتر وەزیری پلاندانار ئەو کات دەتوانی و سەرژمێریەکی ڕاست و دروست بکرێ ینی لەم هەرێمەدا بزانی چەند کەس موچەی زیاد وەردەگرێت چەند کەس لەولا شت وەردەگرێت چەند کەس ئیمتیازاتی نابەجێ وەردەگرێت من سپاسان دەکەم باڵێ سپاس بۆ سەرنجە بەرزتان فەرمان لە هەولێرەوە فەرموو ئەو کاتتان باش هەموو کاتێک باش ئەوانتان باشن زۆر سپاس فەرموو کای فەرمان ئێمە وەکو لە کەرکووک بەڵێ لە هەولێر پەیوەندیەکەیان لە کەرکووک جەنابێت لە کام شوێن پەیوەندیەکەی جەنابێت کەرکووک بەڵێ ئێمە کوردەکان کە دەستخۆشی لە زنان ئێمە زۆر پێ ناخۆش هەریەکە ئەوە تەلەفۆنەکات یا ئەڵێ پارتیەوە یا ئەڵێ معازیە نەخێوتیە ئیش و کەسابەت لە هەولێر زۆرە لە هەموو جێگە ئیش و کەسابەت ئێمە دژی ئەوە نیەکێک بێ ئیژێ یاکە جێنبەوەدا یامری پێشمەرگەوە پێشمەرگەوە بەڵێ بەڵێ کای فەرمان لە سپاس باوکی ئەحمەد لە گەرمیانەوە فەرموو ئەم کاتە باشتاگە هەموو کاتێکت نەمزانی بەناوەگە لەسەر چیە بەردامی ئێمە لەسەرەوەی حکوومەت هەوڵەدا داواکە کە کرێکار ناویان بنووسن ئەوانەی بێکارن بۆ ئەوەی هەڵی کاریان بۆ بڕاخسێ لە هەرێمی کوردستان بێگومان بەشێکی فەرمی وەزاراتی کاروباری کۆمەڵاتی ئەم داوایان کردووە باشە برا بەڕێزەکەم
وڵی دیسانە من کرێکارم کوای تای زاگان نازانم کاروباری کۆمەڵایەتی چییە قەسەمەوە نازانم سندیکای کرێکاران چیە هیچ نەبینەوە گشتی گەڵۆگاوتێ برا بەڕێزەکەم بوجەی چی وەڵا ئەوەی کرێکارە داما ئەوەی مەعاشخۆرە بۆ خۆی قەپاتەوتەوە درەمەگەی چینی داما فڵتیا ئەوە چی کردە حەچی نەکردەوە بەڵێ ئەحمەد لە تاسڵۆجە فەرموو ئەم کاتە باش سەرچاوم زۆر سپاس وڵای هاتم تەوارەکە لە سەرەوەش نییە بەڵام بەس ئێمە نەختێ پێشمەرگەینەوەی نان بڕاوەکانی نابێن تاکەی سەرک بۆکرینەوە بەڕاستی ئەو چاوەڕێین و هاتەکە من حەوهەشمانە چاوەڕێن هیچمان هیچ زیار نییە چاوەڕێن شتێکمان بۆ بکەن بەڵێ کاک ئەحمەد هیوادارین سەرنجی تۆش گەشتە بێ ڕامزی لە هەولێرەوە فەرموو ئەو کاتە باش گیانەکەم هەموو کاتێک دەمەوێت وەڵاهی باسی ئەوە بکەم کە دەرێن تەکسی یان فەرمانبەرە و یان مامۆسای و کاکازم ئابزام لە تەچیا من حەز دەکەم کاکازم و حکوومەت و زەنابیش جوابی من بدەنەوە کاکە کەس هەیە بە 132,000 دینار ماڵ و منداڵی بەخێو بکە ئەوجا ئەوە مۆزەفە یان وەکو برێن هەمانە کاکە تازە تاعین بووە 132,000 وەردەگری ئەگەر مۆزەف نەبی یان ئیشێک نەکا یان تەکسی نەبیتن چۆن دەتوانی بە 132,000 ئەی کاک ڕەمزی ئەوەی کە ئەو پارەش نییە کە ئەو موچەش نییە لە حکوومەتە هیچی بکە بەڕای تۆ ئەخە باشە مشکلە نیە ئێستا ئەو تەکسی هەیە بەم سەمڕی تەکسی ئیژەکە بەڵام ئایا بۆ ئەو کەسە چ دەدەی کە فەرمانبەرە 132,000 وەردەگرێ و چۆن دەتوانی ژیان بەڕێ و بە ئەگەر تەکسی ئیژنەکە یان خەڵاقی نەبی یان فلانی نەبی یان فیسکەی نەبێ من حەز دەکەم بەڕوونی جوابی من بدەنەوە تۆش و حکوومەتش و بێگومان جوابی تۆ لە لای حکوومەتە تۆش وەکو تۆ موازەفی بزانم کردنەوەی تەواو لەسەر و بەرنامەی هەبی هەر ڕۆژێک بە تایبەتی کاکی ڕەمزی خۆت موازەفی بەڵێ بەڵێ و تەکسیشت هەیە لامان کاتدا بەڵێ ئەرێ وەڵڵا ئەنی تەکسی لەبەرەوە هاتە کە موچەکەت کەمە لە حکوومەتە ئەگەر من تەکسی نەبی ڕازی بچنە بێژ مزگەفتەی دەرۆزەی بکەم 132,000 بەشی من ناکە بەڕاستی بەڵێ ئێمە هیوادارین لای نەپەیوەندەکان لە حکوومەت هەرێمیش بەرسە بوو تابێ بێگومان سایق تەکسی زۆرایی گلەی لەواکە کە موازەفینی تەکسیان هەیە ئیش پێکەن تووشە کۆ موازەفێک ئەڵەی موچەکەم کەمە بەشی من ناکایکاوی شەش نەکەم یشێکی دیکەنە بێجگە لە تەکسی بەڕێزان هیچێکی دیکە نییە لە هەرێمی کوردستان کە بکرێت ئایا بوو هەموو ئیش لەسەرەوەیە بوو کارخانە بوو کۆمپانیا بوو گۆلەی باری دیکە نییە لە کوردستانە کە بگومن ئەم خەڵکە ئەوەی کە ناتوانێت بژێوی ژیانەوە پێویست دابیم کا لەوێ شیش بکە بەرحاڵ سپاس پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە فەرموو کاتە باش سەرچاوم مەمنون دەبم مەگەر بوارم پێ بدەیت ئەکید لە خزمەتدا بم فەرموو بەڵام من پێشەوەی بێنەسەرەوەەکە زۆر بەداخەوە بۆ خەڵکەکەی کوردە حیاتەکەی خۆمان کە ڕەخنەیەک لەسەر کردەیە کە دەیگیرێ کە دەیان قەبان هەڵی زەق و زیندویان هەیە کە ڕخنیان لێ دەیگیرێەوە دەزانن ڕخنە لە خوای گەورە دەیگیرێ زۆر بەداخەوە بۆ خەڵکە من پێشەوەی بێمەسەرەوەەکەشت دڵنیات دەکەم زەناتیش و هەموو بینێدانی ئازیز ئەو خەڵکانین کە بەژن و باڵای سەرکردەکانیان ڕادڵێن ئەوە هەر یەکی هەژنۆ موچەی ناشەرعیان هەیە و هەر کاتێک ئەگەر ئەم ماستاوە نەکەن دڵنیات دەکەم ئەو موچە ناشەرعیەکان دەفۆتێ بۆ بتەوەرەکەن برای بەڕێزم یارە سەرۆک بارزانی 10 ساڵ لەمەوبەر ساڵ نییە ئەم وشێ دووبارە نەکاتەوە بە تایبەتی 3-4 ساڵ لەمەوبەر وتی ئەگەر هەموو خەڵک بینێران گویان لێ بێ قسەکردەکانی مە بۆ خەڵک گیران لێ دەکات کاکە بۆ ڕخنان لێ دەگیر لەبەر سعیدی قسەکەی خۆیانین وتی بازرگان تۆجار نابێت پۆستی هەبێت نابێت بەڕاستی پۆستی هەبێت دڵنیات دەکەم کێشەکە ئەوەیە بۆ حکومەت بە بازرگان بە توجار بەڕێوە ناکات ئەنی پێت وایە لە حکوومەت یاریمی کوردستانە دەسەڵاتی سیاسی یاریمی کوردستانە پێت وایە مەسئولانی بازرگان کاکە گیان هەمووی توزارە هەمووی بازرگانە دنیای کۆمپانیان هەیە یعنی تۆ کەسێک بازرگان بێ دنیای کۆمپانیای هەبێ یعنی تۆ چاوەڕوانی چی لێ دەکەی بە حکوومەت بە شێوەیەکی وا بەڕێوە دەسێت ئەوەی کە دەیبینی چۆن بەڕێوە دەچی بەو شێوەیە بەڕێوە دەچی کاکە گیان ناکرێت کەسێک بازرگان بێ توزار بێ پۆستی بدرێت چونکە پۆستەکەی خۆی لە بازرگانیدا بەڕاستی بەکاری دێنێ ئەمە لەلایەکی تۆ تماشا دەکەی ئەگەر بڵێ ئێستا زۆر زار باسی ئەوە دەکەی دەڵێت داهاتی کوردستان ڕێگان پێ زۆر مەمنون دەم چکە زۆر گرنگە زۆر گوێمان لێ دەبێت دەڵێن داهاتی 17% کوردستان لە 165 تا هەفتای بۆ موچە خۆرە بڵێ ڕاز دەکەن بۆ موچە خۆرە بەڵام ئەو موچە خۆرانە کێنە کاکەی گیان ئەو موچە خۆرانە ئەوانن کە حیزبینە کە ئەم خەڵکانە کە شەو و ڕۆژ بە بەژن و باڵای سەرکردەکانیان ڕادەڵێن هەژنۆ موچەی هەیە کاکە موچەی ناشەرعی هەیە یعنی مردووی دەمرێ شەهید نیە دەیکەن بە شەهید
پێشمەرگەی دیرن نیە 4 ڕۆژ پێشمەرگایەتی کرد 10 ساڵ جاشێتی کرد دەیکەن بە پێشمەرگەی دێرین کەمەندانیە دەیکەن بە کەمەندان دنیایەک موچەی بە پاساوی ناشعری موچەی دەدەنێ بەس بۆ ئەوەی کە بە بەشوباڵای عجبەرە بڵێ ڕاز دەکات یوا هەیە بەڵێ زۆر ئاسانە ئێستا تۆ بەڵێ باسی بێکارەکەی دەکەی من دڵنیات دەکەم خەڵکێک کە بەجددی ببێت بە عیزبی و بە ناشب بەو هەموو گەندەڵی و فەسادی و بۆ هەموو شتە ناشیدانێکە لە کوردستان دەکرێت بە بەشنو باڵای ڕاڵێ و بەڵێ کاک ئەحمەد دڵنیات دەکەم دەژبێتە بەڵێ کاک ئەحمەد دیارە کاتی زۆرمان بەجەنا بدا بەڵێ کاتی زۆرمان بەجەندا ببوورە سپاس پەیوەندەکەت بەختیار لە کوسرەتەوە فەرموو کاک بەختیار کاکەم کاتت باش برا سەر چاوم دەستخۆشی بەرامە جوانەکەت لێ دەکەم زۆر سپاس فەرموو خۆشەویستی هەر سەرکەوتور و هیوادارم ئێراستی بەرەو پێشەوە بچێت سپاس فەرموو پێشدیارێکم هەیە بەڵێ فەتحی بەکە یەکەم جارە هەموو ئێوارە بۆی دادریشە بۆ وەرراگیرێت هەتا بەرنامەکە تەواو دەبێت ئێمە زۆر خۆشحالین کە ئەمڕۆ وەرگیرا و فەرمەوە سەرنجی خۆ هەر چونەی بەسەری کۆسرێتەوە چیای کۆسرێتەوە دەحی خدرات دەستخۆشی بەرامەکە دێ دەکەم هیوادار بە سەرکەوتوبی و بەرەو پێش سێراتی دەخڵێ و گلەی و گاز دەدەژیرێ بەزەوێ دڵما فراوە بێ ئێمە لە خزمەتدان لەوانە ئێمەش هەڵە بە هەڵامان هەبێ ئەگەر بینەرێکە بزانێ هەڵامان هەیە پێمان بڵێ زۆر خۆشە میزانی کەڵاکە لەوانەیە هەموو بار کەم و کوڕیمان هەیە دەبێ دابە خۆمان دابگرین بەخوا دای بەخەرەوە من خزمەتی تۆیکەم کاکی بەختیار خۆشەویستی سەرکەوتوی چای بگرین والله من هیچ لارێک نیم هیچ عیلمێکیش نیم كيفي خوتا حزبي جبا قام حزبي او حزبي جبا ريز جلاجري هیواو تەبەدرێژی بۆ سەر و کۆمار دەخوازم هیوادارم خوا تەبەری من هەڵگرێ بیخاتە سەر تەبەری سەر و کۆمار بە ڕێزمام جەلال خوا زوو چاشی کاتەوە بۆمان بێڵێ و بۆمان بێتەوە کوردستان چونکە کێشەی کورد لە بەغدا بە سەر و کۆمار چارەسەر بێزگە لە کێشەی بەغداش ئیدا و خۆش تێدەگەی برای بە ڕێزم هیوادارم تەبەری من کەم کاتەوە بیخاتە سەر تەبەری ئەو بەڵێ کاک بەختیار سپاس بۆ بەڕێستانیش بەڕێزان پێمان باشە بێگومان کوردستان هەریمی کوردستان چەندین ئەحزاب لەو پەریچە بەەوە پەری ڕاست لەو پەری ئەلمانی بەەوە پەری نەتەوەی تێ هەیە لەو پەری ئاینی حزبی ئیسلامی تێ هەیە حەزبەکانی تر پێکاتەکانی تر کلد و ئاشوری تا دوای تەیە پێمان باشە ڕنگدانەوەیەکی نەوعی هەبێ هەمووتان بە هەموو بیر و بچوونە نەڕینەکانتانەوە زۆر ڕێستانەیە هەر کەسێک سەرنجی خۆتە بڵێ لە کەم لایانی سیاسی بن ئەو پەری ڕێستان نەگرین بەرنامە خۆتان و سەرنجی خۆتان بڵێن هیچ لارینمانیە تەنیا لێرە خزمەتیەوەکەین فەرهاد لە سێمێ لە گەلمەیە کاک فەرهاد کەرەمکە ئیوار باش باشتر چه حالته باش gelek spas keremke ez bêkarım ev pêşe cereka min navê xwe gel dayranê vîsa navê min derneke bele ev biryara wezareta karobarên civakî nikê derçoyî bêjtin dihokê evêdî rahênana pîşeyî karxistin û rahênana pîşeyî ku gevîta girêbasê çareyana mamûzîn dibêjin li dihokê li wêrê naftê tomar kirin ev biryara kanûya wan ev dise salek ez nivîsim navê min naderke bêjtin îlete şadasiye hebe yani bu bekariyê ji her karekê te divê dike mucaret û bekarî şadê dixwazin دیگه این شادی میگه از من شاید بیشتر شاید جهاز شادیه هست بله بله کاک فرهاد میویدارین سرنجات گەیشت بەوە کو بێکارێک و داخوازای کردە شیاد هەبە بێگومان دا تۆ وەزیفەی تەوظیفێکی حکومیتە هەبیت بوو ئەف پرزگەلێکی هەیە گەلۆ جهتین فەرمیێن وەزارەتە کاری بله پشتی وێنا برل سەر هەمان تەوەردەی بەردەوام بین دووبارە سەڵاو بەرزان لەسەر تووڕی کومەڵاتی سەنگەر ئەنووسێ کە هیچی پێ ناکرێت تەنها کات کوشتنەوە هیچی تر هەروەها بارزان جەلالی ئەنووسێ پێویستە کارێکی وا بکات پلانێکی توکمەی هەبێت بۆ بنەبەرکردنی لە 150 بێکاری لە هەرێمی کوردستانە هەروەها هێدی هەدوانش ئەنووسێ پێویستە حکوومەت بیمەی بێکاری بدا ئازاد لە کەرکووکەوە لە سەرمانتەوە لە گەلمانەکەی ئازاد فەرموو هەموو کاتێکت باش کاگاکار گەلێک سوپاس کاگاکاران مەسەلەی بێکار و بێعیشیە لە کوردستانە ڕوویداوە گشتی خەتەر سەرکردەکانمانە چونکە ئەگەر عەدالەت بن نەعەدالەت نەبن ئەم بێکاریە ڕوو نادا لە داخ کاک بەختیار هەڵشۆی هەچی تەمەنی سەرکردەی کورد هەیە بێ بۆ تەمەنی من و بێ بۆ کرێکارێکی فەقیر من ئەرەوە نارەم و سوپاسی بەرنامەکە دەکەم بەڵێ سوپاس بە سەرنجی تۆش باوکی محەممەد لە چەند ماڵەوە باوکی محەممەد کەرەمکە کاگاکارم کاتت باش سەرچاوم هەموو کاتێک باشی بە قوربان زۆر سوپاس وڵا بۆ مەسەلەی ئەم
وەزارەتی کاروبارای کۆمەڵایەتی ئەڵێ خەڵکە نووسین و ئەمانە چەند کە ڕەت نووسراوین و خۆمان نووسیە و هیچ نییە ڕاستیتیان نییە کەس نانووسن ئەوەی واسیدەی نەبێ ناینووسن تێگەشتی براکەم بەڵێ ئیتر هەموو جونگەی دەسەڵاتەکان ئەم کات بەدەسانە بۆ خۆیان گرتویانە دەستەوە جەنابن لەناو سلێمانیایی زۆر باش شاس سلێمانی دی و ئەم هەموو بینا بەرز و هینە چۆتە عاسمانە هەمووی بەدەست مەسوول و کار بەدەستەکانەوەیە هیچی بە سایەق تەکستی و بە دوکاندار و بە ئەمە نەکراوە کرێکارێک قوربەسەر هەتا ئێوارە ئاوا بای 20,000 ئیشەکە ئێوارە نازانێت بێتەوە ئەو 20,000 دینارەی بدا بەچی کاگا کارجیان بەڵێ باوکی محەممەد سوپاس بە سەرنجی تۆش حاجی عەلی لە هەولێرەوە بەڵێ کاک حاجی فەرموو سلام علیکم عەلەیکم السەلام بەنامەکەتان دەستخۆشی لێ دەکەم زۆر سوپاس فەرموو من پێشنەرگەی ئەیلولم بەڵێ من عالەمە پێشێتە دەرێ ئەرێ سوها ناوهاکە بەنی خۆران و فەرانسن دەروەکە بە ئەندە نمای خۆ نارامە بکرێت هەرزگار دەبکرێت ئەوە سیاسی زەمی دەکەت کڕەوەکی هەرزان سەڕێ دەگەن پێک دەنێت کاک حاجەکە تو زێ دەنگی بەرزکەیتەوە بۆی باشتر لە کومێتی بەڕێستان تێ بگەین بەڵێ عالەمە پێشێتە پێت زەمی ئەوانە دەکات دەزانین پیا بنما هەرزان پیا بنبانە بەرحاڵ بەڕێزانەکەوە تێگەشتم لە قسەکانی کاک حاجی من زۆر تێنەگەشتم بەرحاڵ سوپاس بۆ سەرنجی بەڕێزیان کەماڵ لە شاری سلێمانی فەرموو کاک کەماڵ جانی من کاکە گیانم کاتێ باش سەرچاوم هەموو کاتێک کاکە گیان من اختراعێکم هەیە بە نسبەتی بەرنامەی کراوەکەتان بەرنامەی ئەمڕۆ نانی ڕۆژانی تری شوهی ئەم ڕۆژ تقریبا من لە خزمەتدا ڕاحەکەمی کاکە گیان من حەزەکەم شتێکی پێ برێم کە ئێوە دڵگران نەبن کە چونکە مەمە اختراعێکی خۆمە بەعکسەوە ئێمە زۆر خۆشحاڵە بین گرنگەوە تو بڵێ ئەوەی لە دڵتایە بڵێ ئەو خەڵقانە و ئەو برادەرانە و خزمە و کەسکارانەی کوردستان هەستدایەکەوە کە تەلەفۆن بۆ بەڕێستانەکەن ئێوە بەکراوەی باسی ئەکەن و یەکسەر ڕاستەخۆیان نەنێ اینجا دوای ئەوانەکەونە شەڕە قسە بە یەکتر ئێمە خواخوامانە میلەتەکەمان یەک بێ و هیچ مشکلەیەک نەبێت بۆ ئەوەی کە بە تەواوی بتوانین کاروباری کوردستان بە ڕێکوپێکی بڕاو نەگاتە دەنگی عالەم ئەم دەنگ و باسانە و شەڕەجنێوە بەسەرکردەکان و قسەکردن بەسەرکردەکان من بە شتێکی چاکی نازانم ئێوە ئەگەر بتوانن لە ڕێی تەوەرەکەتانەوە باسی ئەوە بکەن هەرچەند کردوشتانە و گوێم لێ بووە کە ئەو شار ناشنیانە نەوترێ و باس نەکرێ بەڵام بەداخەوانێ سیرەکەی برادێک هێرشەکاتە سەر لایەکی تری شەندیز باسیەکە هێرشەکاتەوە سەر ئەوی تر ئەمە ناحەزی دروستەکە لە بینی میلەتەکەمانە اینجا ئەگەر بێت و ئەمانە یەکتر بناسن و بزانن پەیوەندیان بەچێوە ئەمیانە چه پەلاماری ئەوانەیە ئەوش بێت چه پەلاماری ئەوەیە یا ئەچنە سەرماڵی یەکتر هیوادارم کە ئێوە کارێک وا بکەن کە میلەتەکەمان یەکگرتوو بێ و حیزبەکانی کوردستانی هەموو یەکگرتوو بن و ئیشەڵا لە تاقیید بۆ مام جەلالجان بگەڕێتەوە ئێمە هیواکەمان ئەوەیە و داخوازیەکەی من ئەوەیە کە باڵێ کاک کەماڵ ڕێکوپێکی بکرێ و کێرش نەکرێتە سەریەک باڵێ بێگومان ڕێزمان هەیە بۆ سەرنجی بەڕێستانیش ئێمە لە جیاتی بینەر قسە ناکەین ئەو بینەرە خۆی پەیوەندیەکە قسەکە ڕخ ناگرێ بێگومان ئێمەشک و کەناڵێکی سەربەخۆی ئێمەش پێمان باشە کە خزمەتی بە دیموکراتیزەکردن و پێشکەوتن و پێشخستنی کومەلگای کوردی بکەین یەک ڕێزی کورد یەک ڕێزی ناوماڵی کورد و ئەو هەموو شتە جوانانە کەتوتی بێگومان ئەوە ئاواتی هەر کەسێکە دوور لە هەر بیر و بچوونێکی تر دوور لە هەر چارچوە ئیشکردنێکی تر بەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆ ئەحمەد لە هەولێرەوە فەرموو الو بەڵێ کاک ئەحمەد کاکا کاتسۆنی باشی سەرچاوم سلامت یەکەم یەکتان ماز دەکەم زۆر سپاس هەریر ئەو تەلەفۆنەکەم نەک لە هەولێر هەریر بەرێ لە هەریر بەڵێ بەرێ کاکا کار وەڵی من بەڕاستی یعنی ئەگەر ئێمە یەکێک ئەو تاچی کوردەکە تەماشا ئەگەر لەبەر ئەو غەدر و خیانەتەی نەبی هەموو کەسێک دەتوانێت دام مەزرێ وەزیفی دام مەزرێ بەڵام ئەو خیانەت و واستەکاریە هەیە
زۆرێک هەن حەقی ئەوانی تر دەخۆن بەڕاستی ئەوەش دەگەڕێتەوە بۆ بێئەزموونی و نەعەدالەتی بەرپرسانی کورد بەڕاستی ئەم وەکو خۆم شایدە شەشم هەیە ئێستا 6 ثانەوی چەند زار یعنی لەوانەیە 20 زار هەبێ من داوای دامەزرارم کێ بەڕاستی هیچ دانەمەزرایمە یعنی ئەو حەقی خۆمە وەکو کوردێک دامەزرێم لە دایرەیەک لە شوێنێک بەس ئێستا من سێ مندارم هەیە ساحب خێزانم هیچ دانامەزرێمە هیچێک ئەگەرەیدا ڕۆژانێ ئەمە لە ئیشەچی بکەندەنا ئەو سبەینێ منش خوا نەخواستە تووشی نەخۆشیەکە شتەکەم ئەیا من چ بکەم چێ دێ ئیش لۆم کە ئەو سەرکی دانە هەیە دێنیش پارەم بدەنێ یعنی چۆن بژی من بەڵێ کاک ئەحمەد تۆ کاوڵاتی کەریمی کوردستان لە هەریرەوە ئەو سەرنجەی تۆ ئەو کێشی تۆ هێوادارن بەرپرسەکان لەوێ گیان لێبێ بە تایبەتی بۆ بڕیارەی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کە فعلەن بێکارەکان چون ناویان بنووسێ و چەند ئیستیفادە بکەن و چون هەلیکاریان بوو بەڕەخسێنرێ عەزیز دیانە الو بەرێ کاک عەزیز دیانە قەزای سۆران وانییە بەرێ قەزای سۆران فەرموو کاکە ڕێزی احترام هەیە بۆ هەموو کارمەندانی هیزای نارتی ڕێزمێ بۆ هەموو ئەو کارمەندانە سپاس من داوا لە بەڕێسان دەکەم بەڵێ وەزعی کوردستانێمە زۆر باشە ئارامە سەقامگیرە داوا ئەکەن هێڕەشی سەیەکتر نەکەن کۆرە و لێنتێک بتی دوایە ناگەڕێتەوە ئەوچی دەبێ وڵاتی ئیرانێ کێ هێرش بکەن ئێمە هێرشەکەین ئەنگۆنا گیانی شرینم نە ئەنگۆنا بەڕێزم ئەو کەسانێک کە لەسەر تەلەڤیزیۆنی پێشانە قەتە ئیتر ئەویش کوڕی ئەم هەرێمەنە و لەم هەرێمەیە نیشن و ئەوە نیش قسەی خۆیان نەکەن چی بکەین خۆی ئێمە پێیان ناڵێن کاکە قسە نەکەن وەکو پێیان بڵێ کاکە ئەوە ئیزاعی هێڕشکردنی سیرکردنی حیزبە خراپە و حیزبە باشە و ئەوە هاکاوە ئەوە بە زەرەری میلەتی کورد تەواوە بی بە زەرەری ئێمە تەواوە بی وەرە وەڵام متکاندارم بە من بێلایەنم بەس داوا لە هەموو برایانی بەڕێزەکەم ئەو سوالە تەرککەن ئەوە تەرککەن هێڕش نەکەن لە سێگریکا کەم کورتی هەیە برێن ئەو زیاتر چانەکرایە ئەو شارع چانەکرایە ئەو خانە ڕوخایە ئەو گەرکە بەرام سەرکردەکانیمان ڕێزی احترامی تەمام زرار ناخۆشە سبەی ببێژە چێتی ئەدی لەو ملەتەی ناچی ئەلەمە ناچیت بەڵێ کاک عەزیز زۆرمان ئێمەش پێمان باشە کە ڕەخنا بێ ڕەخنە بە زمانی گوڵ بێ دوور لە تەشن نجات بێ بۆ ئەوەی بەرنامەکەش فعلەن ئیستیفادەیە بێ سەرنجی خەڵکیش بگا زۆر سپاس بۆ سەرنجی بەڕێزیشت باوکی پەنا لە چەمچەماڵەوە فەرموو ئەم کاتە باش کاگەکانجان سەرچاوم دەستخۆشی تەوەرەگەو لە یەکەم هیوای سەرکەوتنام بۆ خوازم زۆر سپاس کاگە کاروەڵا بە نسبەت تەوەرەکەتەوە بەڕاستی یعنی ئێمە لەو بەڕاستی لە هەرێمەکەین هەرێمەکەمان یعنی ئاشتی و دیموکراسیکە بەرقەرارە یعنی بەڕاستی لە وەزعێکی زۆر هێمن و زۆر یعنی وەزعەکەمان زۆر وەزعێکی باشە لەخوا بەزیابێ بەڵام تەنیا ئەوە ئەم حکومەتی ئێمە هەڵمەسێ بە هەڵخەڵەتاننی ئەو خەڵکە ینی معقولە ئەو کەی توانی موچەی هەموو هێزەکانێک بخاتەوە موچەی هەموو فەرمانبەرەکانێک بخات ئەو کاتە ناو بنووسێ و ناوی بێکاری بنووسێ یعنی ئەو وا هەستی کردووە کە خەڵکی ئەم میلەتە ئەوەنە فەقیرە ئاگیان لەوە نییە کە ناو بنووسن و ناوی بێکاری بنووسن و بەحساب یعنی موچەیەکیان بۆ ببڕێتەوە ئەوان کەی توانیان موچەی هێزی پێشمەرگە و موچەی هەموو هێزەکان و هەموو فەرمانبەرەکان یەک بخەنەوە هەمووی بخەنە یەک ئاستەوە ئەو کاتە ینی ئەمەلێکمانەیە پێیان کە بتوانن موچەش بۆ بێکاری و بۆ هەموو وینەکان کەمەندامە بەڕێزەکان زیاتر لە مانێک بەس خۆپیشاندانیان کرد و مانیان کرد هیچیان بۆ نەکرا تازە وعدێکیان پێیان داوە ئایا یعنی ئەوە بە ئاسانی ناوی بێکارە نووسن و موچیان نەدێنێ قەت لەو باوەڕێیانی و دەستخۆشی تەوەرەگەشت بەڵێ سپاس عوسمان لە حاجیاوە کاک عوسمان فەرموو دەستخۆشی تەوەرەگە دەکەم زۆر سپاس بەزەڵا پێشنارێکم هەیە بەڵێ یەکێک لە بەرپرسانی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ینی بان کراوە بۆ تەوەرە گەر هاتبە بەڵام من ئەو تەوەرێکی جوانە بەڵام من یەک شتێ لێدا ینی هەر ناو نووسین و خەڵک بێکاری لە وڵاتی ئێمەدا ینی بەڕاستی زۆرە خەڵکێکی زۆر بێکارە بەڵام پلانی حکومەت پلانێک نییە بۆ ئەوەی چەند کۆمپانیایەکی بازرگانی یان چەند سەنتەرێکی بازرگانی بکرێتەوە بۆ ئەوەی لەم سنتەرەوە بتوان کۆمەڵی خەڵک لە ڕێی کۆمپانیا گشتەکانەوە ئیشکە نەکار ببنە بار بە ملی حکومەت حکومەتەکە هەر دامەزراندن بێ یعنی نە ساڵێک و نە دو ساڵ نە ساڵێکی دامەزران و تاو نابێت لەبەر میلەتەکە بەرەو زۆربوون دەڕوە ئەرچی حکومەتە کە پیلان دابنێ بۆەوەی چەند کۆمپانیایکی کەتی تایبەت بکرێتەوە و سنتەری بازرگانی بێتەوە خەڵک لەوێەوە دەست بەیشی بکە نەکە لە ڕێی حکومەت حکومەت یعنی پێم وایە بە 10 ساڵێکە 1 دیناری دەستدا نامێنێ
بەڵێ کاک عوسمان سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە هەزاران کۆمپانیا وڵاتانی بیانی بە تایبەتی وڵاتی تورکیا و ایران و وڵاتانی تر هەیە ڕێژەیەکی زۆری بێکاری بەنگلادێشی وڵاتانی تریش لە کوردستانە کارەکەن ئایا بوایە ئایا خەڵکی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان پێیان ناکە ئەم پێیان باش نییە ئەن ئەو ئیرادانێک کە بتوانن ئیش بکەن ئەو هەموو کرێکارە لە دەرەوە نهێت لە جیاتیاوان کار بکەوە پارەی لە هەرێمی کوردستان خۆیان استیفادە لێ بکەن بۆ وڵاتانی خۆیان ببەن بۆ لە هەرێمی کوردستان ئەو هەندە دەرفەتی بێکاری بۆ کرێکارانی دەرەوە ئاڕەخسەی بوو لە هەرێمی کوردستان وەکو ئاڵێن بێکاری هەیە ئەمە خەتای چییە؟ هێرش لە هەولێرەوە فەرموو. باش سەرچاوم دەکرێت مۆزوعەکەی من پەیوەندی بۆ کێشانە هەیە کە باز دەکەن من لە دیار تەلەڤیزیۆنیەوە بەس کەم پێشێستا تابعی بەرنامەکەتانم کرد بەڵێ باز لە وەزارەتی کار و باز لە کەرتی تایبەت دەکرێتن ئێمە باسەوەکەین بەڵێ وەزارەتی کاراڵێ بێکارەکان باناویان بنووسنی تر نازان پلان بڵێ بەرێ کاکە من کێشەی خۆم دۆ باز دەکەم کێشەی شخصی من فەرموو لەبۆ باز دەکەم جەنابەت دەمەوێت ڕێی ئەوە کێشەی خۆم بەس دەمەوێت ڕێیەکەم وەگرن ئەوەیە کاکە من 8 ساڵە لە کۆمەڵی مانچستەر عراقی لە هەولێر دەوام دەکەم بەڵێ زمانم بەبۆ کراوە 8 ساڵ بەبێ پسانی دەوام بیت نەقسانێک لە دایرەی ماوەی 3 مانگا حالم پێ دراوە بە زۆر لەلایەن بەڕێوەبەرەوە وەرەقەی سبێوەم پڕ کردوێتەوە تەوقیعی بە من کردیان دەرکرامە بە منیش دەرێ لە هەر جێگایەک دەزانی کە عەقڵی بڕۆحەک خۆت وەگرە هیچ کەسی حسابگەیت کەس ناکە طبعا زۆر بۆ ئەو ڕەوشە بەسەری تاتوە هوکارێکی بێ بێگومان هوکار هەیە هوکار چی بووە کاکێرش زۆر داوا لێ بڵم دەکەمەکە کاتستان دەگرم بەس دەمەوێت مۆزوعەکەیم زۆر بەجددی وەرگری ئەمن چیمە لای پارێزگاری هەولێر لای محافزی هەولێر یاخر لە ڕۆژان هاتووسم لەوە لای محافزی هاتیە بەس ئەوان پێیان بە مرخ جوابی منیان داوە ئەو بێک ساعات دەوێت چۆ لای محافز هاتە دەرێ زۆر سپاسی مدیری مەکتەبی محافزیش دەکەم کە زۆر هاوکاری کردم بەس دوای دە ڕۆژان هاتووی من ئەو بەخۆ بە یەک مۆزەف هاتە وێندەرێکە چوە ژۆرێ و هاتە دەرێت پاشیان مدیر مەکتەبەکەی محافز بە منی گوت وەتی کاکە ئەوە بە محافزی گوتیا کە گوایە کێشەکەی شەخسیە یعنی کێش ئەوە سایق خۆم بووە هیچ کەقسەی نەکردیە بەس من دەرێم چمە وەزارەتی کار کاکە لە وەزارەتی کار ساعاتێک پێ نەچوو بەڕێوەبەری وەزارەتی کارکە حاجی یەکسەر تەلەفۆنی لەبۆ کردیا هەسایەتی کردیا بەڵێ کاکێرش ئێمە هیوادارین بێگومان کێشەی تۆ وەکوتواری زۆری خانەیەکی قسە لەسەر بکەی بەڵام ئەوەی تۆ گوتیت ئەوە ناوەڕووکی کێشەکە بۆ هیوادارین لای نەپەیوەندەرەکان جێ لەسەرجی تو بێ بۆ ڕەوشەکەی تو بەشێوەیە بەرحال سوپاسە سۆران لە چەمچەماڵەوە فەرموو کاگاکارم کاتت باش سەرچاوم بە نسبەتی کارەوە کە حکوومەت دەڵێ ئێمە کارە دۆزینەوە بۆ خەڵک حکوومەت خۆی کوێی هەیە تاکو خەڵکی تیادا بمەزرێنێ هەتاوەکو خەڵک بێکار بکە لەوێ ئەو چەندین مامۆستاوشت هەیە ئێستا مەکتەب هەیە مامۆستای نییە ناتوانێت لەم هەموو تەلەڤیزیۆن زانکۆیە کار هەمووی دەرچووە لەسەر ئەو جادانە مزاهراکە ناتوانێت تەعینیان بکات هەلی زۆر بەداخەوە هیوادارین کاک سۆران دووبارە پەیوەندی بکاتەوە سەرنجی خۆی تەواو بکە محەممەد لە شاری سلێمانی فەرموو کاک محەممەد فەرموو کاک محەممەدێکە جەنابتان لەسەر هێربی ئەو کاتت باش سەرچاوم ساڵ باشە سپاس دەکەم کاکە من یاک مەحموود لە کۆیەمە مەحموود لە کۆیە مەحموود لە کۆیە بەڵێ بەڵێ کاک مەحموود پێشمەرگەی پارتیمە بەڵێ لە ناوچەکە دەوام ئەکەم تا ئێستا 3 مانگە مەعاشمان وەردەگرتووە لەو 3 مانگە حەسیەکە بێ مەعاشمان وەرگرتووە ئایا بێ کەسوی ئێمە کەنجی چارەسەر بکرێت تا ئێستا ئەمن بۆ خۆم کرێکاری ئەەکەم ئەچم بۆ دوکان ئەڵم باگە بە قەدری مەعاش پێشمەرگەی پارتییان وێچەتی ئەڵم پێشمەرگەی پارتیم ئاڵێ کە پێشمەرگەی پارتیبی ناتوانم بدەمێ کات و ساتی دیار نییە مەعاشەکەت دەبێت کەنجی مەعاشی ناوچەکان چاک بکرێت چاک کراوە زیاد کراوە بەڵام کە لە کات و ساتی خۆی نییە من بەچنەوە ئێستا شتە بۆ ماڵی خۆم بکڕم بەڵێ کاک مەحموود هیوادارین سەرنجی تۆ بۆ بەرپرسانی پارتی لە کۆیە گەشتە بێت کە 3 مانگە وەکو پێشمەرگەی مەعاشت وەرنەگرتووە سەبەبێکی چییە سوپاس پەیوەندیکەت سولین لە شاری سلێمانی فەرموو سولین لە سلێمانی ئێوارە باش باشتر ئێوارە باش باشتر سولین خان فەرموو جێمان لێتە دەستخۆشی لە یەکەم زۆر سوپاس بە نیسبەت بە کارێکەوە بەڵێ من 6 ساڵ پێش ئێستا
فۆرمێکیان پێ پڕکردینەوانێ کارتیان پێکردین بە حسابی ئەوەی کە لە شوێنێک داتە مەزرێنن گوایە مەعاشێکت بۆ بڕنەوانێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ لەو بارەوە هیچ شتێ نەکراوە بۆ فەقیر و هەژار. اینجا ئەوانەی کە پەیوەندیشەکەن ئەوانەی کە هەمووی لە دام و دەستگاکانی حکوومەتە کە سودمەند و معاشیان هەیە ئەوانەی کە هیچیان نییە چی بکەن. بەڵێ سولین خان سپاس بۆ سەرنجی تۆشێ کاروان لە بازیان فەرموو. سلام علیکم باشی براکەم. زۆر سپاس. یاخوا بێبی سپاس دەکەم. براکەم وەڵی من زیاتر پەیوەندی بە تەوەرەکەەوە نییە بەڵام بۆ قەزەی مام جەلالە. من ڕخنەیەکم لە هەموو کوردستانە لە کوردەکان کە ئەو کەسانی کە باسی مام جەلالەکەن ئەگەر مامەیان خۆشە بێ پێش هەموو شتێ بێ دوعای بۆ بکەن ئەمێ بڵێ خۆی گەورە هیدایەتی بە. گومانی تیانی ئەو حکومەنێک کە خۆی گەورە ئێوێت بەڵام بۆ قەزەی تەمەنی درێژە بێ ئەبێ ئێوە دوعای بۆ بکەین کە بڵێ خۆی گەورە ساڵحێکە خۆی گەورە بێدێتە سەر ڕێگای ڕاست ڕێگاکەی ڕاستە بەش بە حاڵی زۆر کەس بەڵام وەکو پێویست ئایا قیامەتی خۆی تەمین کردووە دابینی کردووە ئەنا خۆم ڕخنم ناوم قسەی پێ ناکەم دوعای لێ ناکەم بەڵام خۆی گەورە ساڵحێکە خۆی گەورە هیدایەتی بە و هەروەها خۆی گەورە حکمان بۆ گەڕێن چکە خۆی پەروەردگارە فەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ولا همان كاتا ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون وهروها فاسقون أو حكما إن خويا سركردەکانمان وهروها دەسەڵاتەکانمان ئەیکا بۆ نمونە ئاگرێکێ بکوژرێ لە دینی ئیسلامە ئەبێ ئەو کەسە بکوژرێتەوە وهروها ئەو کەسە حاشە دوو لە ڕوئێوە ئەگەر زینا بکە ئەبێ ئەو کەسە جەڵدەی لێ بدرێ ئەگەر زەواجی نکرد بێ ئایا ئەو حکومەیە ولا هەمان کاتە ئەو کەسە ئەگەر ڕەزم بکرێ ئەگەر زەواجی کرد بێ. بەڵێ کاک کاروان بێگومان تەوەری تۆ جیا بوو لە تەوەریە زۆر تێکەلەیەک گشتیا بۆ کۆمەڵەیەک ئاەت و نەزانم بەهەرحاڵ زۆر لە سەرنجی تۆ نەگەشتم بەس سوپاس بۆ سەرنجی تۆش شیمال لە شێخان کاک شیمال کەرم کێ چۆنی باشی ئەزێ باشم گەلێک سوپاس دەستخۆشیت بێ بەرنامەیەکتە دکەم گەلێک سوپاس ونسبت بۆ برادرت و بەحسی حکوومەتە هەرێما کوردستانت کەن بەڵێ يعني باشه حكومت بو شو بكت؟ حكومت شارع جديد مثال يعني شارع جديد شكت الشيخان بو دهوك الدهوك مثلا البردرج بيجين بو هولير يعني الشارع يحرز ني فكات اللي يدي شكت اگر مصافي من درجه قاسيسه كي تشتكي يعني بيش خرابي بيت هو حكومت ناشر في تشتكت حكومت ناشر في تشتكت يعني اف تشتكي خر ناطه في شافته بس بوي مصافي يعني نجمة ترى طفايك عليه قاصد والله سروكي حكومته شناكت سروكي حكومته يعني اقلتو هاري كاري حكومته حريما كردستان هناكي حكومت شو بيسته حكومت استعمار بده دريبته معاش تشيكت يعني واسخو بيش مرقمه من قاصد نال حكومته نال حزبكي من كاسينينا اگر راسه بيش مرقمه نو ظروف ما او ظروف لنا زجمته والله من تلفوني انا ارتيو كري ومعقلاتك كالمعاش من تاخير بيها انا زدت سانجاري ذا ولا كاسنينا دفاع المكتب بالعكس ما دام زدت سانجاري ذا ازمينم بله كاكي شمال بله سپاس بو سرنجاتا جيكي بيغمان محمد لچم چمالو كاي محمد فرمو ام كاتب باي بريزم ام كاتبت والله من حزم كرد اقرا سعيد ما دام برنامجتان برنامج ماشي خلق بي وفي خلق بي رخنيكم لبرنامجي ايوه هي براسي اما بحقت درسكرني من برب وقت كربن في موايا اشتكي سهله واسانه عم بقول لها مو مجلسو كوبنويكو شين يقدا قليو بول كردنو انا اشتكي اكايك بتدرس بكري بلام اما دا هستي با ان ار تي بيشنجي او بي چارەسەر چی بێ يعني ئێوە هەوڵ لە دیراسەکردن بەداخەوە مثلا بەقسەکان و پەخش دەکرێ با ئێوە وەکو NRT پێشەنگ بن لەوەی بتوان ئەو ڕخنانە کۆ بکەنەوە بەڵام بۆ بەرنامەیەکی ئایندە چارەسەرتان پێ بێ بەڕاستی فەرمووە هەموو خەڵکە من ناڵم قسەکانە ناڕەوایە نا لەگەڵەوە نیم بەڵام ئەو هەموو قسەی کاکرێ ئایا لە هەموویەوە بۆ دیراسەیەک نەکرێت چارەسەرێک بکرێ و زەختێک بکرێ بڵێ حکوومەت ئەمە چارەسەرە ئەگەر حکوومەت نەوکرێت ئەو کاتە کەم ڕێخەمە ئەو کاتە بڵین حکوومەت جێوەی کە ڕخنەی لێ بگیرێ خاڵێکی تریش هەر لە ئیزگە بەڕێزەکەی ئێوە لە کەناڵە خۆشەویستەکەی ئێوە ڕخنەی تریشم هەیە ئەوەیە کە
من زۆر جار کەم و کورتی و ڕخنەکانە بینم مانیەوە بەڕاستی دەستجێی دەستخۆشیە بەڵام خۆ کاکە پێم وانە یعنی ئەی هەوا شتێکی باخیر نەکرابێ یعنی بەو شێوێ نەبین لە درۆ ڕزبین بەرین بە حقیقەت بەڵێ کاک محەممەد خۆشێکشم پیشان بدە لەو حاڵەتەی کە ئەمەش کرا باسە با حکومت هەان بدەین بەڵام ئەمە ئێوە دەیکەن من پێم وایە ڕوخێندر بێ خراپە یعنی کاک محەممەد کاتمان زۆر کەمەوە زۆر سوپاس بۆ تۆ ئێمە لێرە بێگومان کەناڵێکین ئەمە مینبەری خەڵکە مینبەری ئەوەی خەڵکی کوردستانە کە دەنگی هەمووتان بگا پێشمان وایە کە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتەکان ئەوەی تایبەتە بابەتێکە بە کار و ئەرکی ئەوانە ئەوانی گیان لێە بێگومان چەندی بەردەمەی ترمان هەیە هەموو سەر ساعاتێک هەواڵ و بەدوا دەچوونی ڕۆژنامەنووسین خۆمان هەیە بە هەموو کێشەکانی ناو هەرێمی کوردستان لادێ بەلادێ ناحیە بە ناحیە قەزا بە قەزا شار بە شار ئێمە بێگومان بە بێلایەنی شێکیان بەڕاش ئەڵێن ڕەش بەسپی ئاڵێن سپی ئێمە ئەو واقعی لە هەرێمی کوردستان لەسەر هەموو ئاڕاستەکانی ژیان چی هەیە ئێمە خزمەتیەوەکەن یەکێک کێموکاسیشمان هەبێ پێمان باشە بەرەخنی ئێوە ئەو کێموکاسیانەش نهێڵین دوا پەیوەندی ئاکۆ لە شاری سلێمانی فەرموو سەرچاو وڵا ڕێگەت بە هەندێک برادەردا قسەی کرد لە غێری تەوەرەکەی ئێوە منیش هەر لە دەرەوەی تەوەرەکەی ئێوە شتێک بێگومان مایکی خەڵکە پێمان باشە لەسەر تاوەرەکەی بەڵام سەرنجی خۆش بڵێ کەیفی خۆتە دەست خۆش من بە پارانەوە گەڵم خوای گەورە شیفا بنەری بۆمان جەلال خوایە تەمەنی ئەو برادەرەی کە لە بازیان و ئەو حەمەی تریشکە لە کەرکووک بەڵێ کاک ئەکۆ دوا پەیوەندی بۆ بێگومان بەڵێ بارزان تەوەریمە لەسەر ئەو بریارەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کە لە هەرچێ پارێزگاری کوردستان ئەوانەی بێکارە ناوی خۆیان بنووسن بەوەی پلانیە بێگومە کاپلانیان چێ بچوونێتی چارەسەرکردنەوە کێشە بێگومان زۆر کەسە بوو بێومێت بۆ لەوەی کە هیچ پلانێکە بێ بوو چارەسەرکردنی بێکاری لە هەرێمی کوردستانە ئایا فعلاً لاینە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی توکمان هەیە بۆ چارەسەرکردنەوە بێکاریەکە ئاڵێن لە هەرێمی کوردستان هەیە ئایا فعلاً جابیان بۆ ئەو خەڵکێکە بێومێدە جابێکی نێگەتیڤ یان پۆزیتیڤە جابێکی چۆن ئەبێ بەرحال لە کاتی داهاتووە ئەوەش بەرچاوڕوونی زیاتر ئەوێ سپاس بۆ ئێوەی بەڕێز حتا سوبەهی تەوەرەکی گەرمتر دالڤێرام خزمەتەوەتکەین هەر شاد و بەختەوەر بنێ باش